مەسعود بارزانی سەرکردایەتی نێوەندگیری نێوان کوردانی سووریا و ئەحمەد شەرع دەکات. نێچیروان بارزانی بەم زوانە سەردانی دیمەشق دەکات. لە داهاتوویەکی نزیکیشدا مەزلوم عەبدی دێتە هەولێر و لەگەڵ ئەنە کەسەدا کۆ دەبێتەوە. سەرچاوەی کێگەدار ئاشکرای کرد ئەمڕۆ دووشەممە 6 کانونی 2025 مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نێوەندگیری لە نێوان کوردانی سووریا و ئیدارەی نوێی دیمەشق بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع دەکات. ئەو سەرچاوەیە بە بەغدادە لیۆمی ڕاگەیاندووە. ئەو نێوەندگیریەی بارزانی ئەنجامی داوە ئامانجی ئەوەیە بەم نزیکانە دیالۆگ لە نێوان کورد و دیمەشقدا ئەنجام بدرێت. بەو پێیەی 2 ڕۆژ لەمەو بەروەفدێکی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ سەرۆکی ئیدارەی نوێی سووریا لە دیمەشق کۆبۆتەوە. دەشڵێت زانیاریەوە هەیە کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە نیازە لە چەند ڕۆژی داهاتوودا سەردانی سووریا بکات. هەروەها سەردانەکەی نێچیروان بارزانی ڕۆژاوای کوردستانیش دەگرێتەوە بۆ ئەوەی دیدگای هەردوولا لە یەکتر نزیک بکاتەوە. جێگەی سەرنجە سەرۆکی ئیدارەی نوێی سووریا ئەحمەد شەرع لە هەوڵێکدا بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەردوولا کە میراتی ڕژێمی پێشوو بووە بەجێهێشتووە چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ سەرکردایەتی هێزەکانی سووریای دیموکرات کۆبووەوە. ڕامی عەبدولڕەحمان بەڕێوەبەری ڕەوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند کە کۆبوونەوەکە لە نێوان شەرع و فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات مەزلوم عەبدی لە فڕۆکەخانەی سەربازی دومەیر کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی پایتەخت ئەنجام دراوە. کۆبوونەوەکەش بۆ مەبەستی دانوستان و ڕێککەوتن نەبووە بەڵکو وەک هەوڵێکی سەرەتایی بۆ دیدارێکی ڕوبەڕوو بووە. سەرچاوەکە ئاماژەی بەوە کردووە کە لایەنی ئەمریکیش ئامادەی ئەم کۆبوونەوەیە بووە جگە لە ئەرکی گواستنەوەی شاندی سەرکردایەتی هەسەدا لە ڕۆژاوای کوردستانەوە بۆ ئەو بنکە ئاسمانیەی کە کۆبوونەوەکەی تێدا ئەنجام دراوە. ڕوونیشی کردەوە کە کۆبوونەوەکە سەرەتایی بووە و ئامادەکاری بووە بۆ قۆناغی داهاتووی نێوان هەردوولا بە پێچەوانەی هەموو ئەو دیدارانەی کە شەرع لەگەڵ سەرکردەکانی گروپە چەکدارەکان لە سووریا ئەنجامیدا کە هەموویان وێنەیان گیرە و بڵاوکرانەوە. دیدارەکەی نێوان شەرع و مەزلوم عەبدی کە یەکەم جار بوو کۆ ببنەوە هیچ بەیاننامەیەک و ڕاگەندراوێکی لەبارەیەوە بڵاو نەکرایەوە. سەرچاوەی کێگەدار بە ماڵپەڕ عەرەبیەکەی گوتووە کە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نێوەندگیری لە نێوان هەسەدە و لایەنە کوردیەکانی دیکەی سووریادا دەکات. وتوشیەتی بارزانی سەرکردایەتی نێوەندگیری نێوان هێزەکانی سووریای دیموکرات بە سەرۆکایەتی مەزلوم عەبدی و ئەنجومەنی نیشتمانی کورد ئەنەکەسا دەکات بە مەبەستی پێکێنانی شاندێکی هاوبەشی کوردی بۆ ئەوەی بچنە دیمەشقی پایتەخت. ئاماژەی بەوەش کرد پێدەچێت لە داهاتوویەکی نزیکدا مەزلوم عەبدی بێتە هەولێر و کۆبوونەوەیەک لەگەڵ ئەنەکەسەدا ئەنجام بدات. کۆبوونەوەکەش بە نێوەندگیری مەسعود بارزانی دەبێت بە مەبەستی ڕێککەوتن لەسەر پێکهێنانی شاندێکی هاوبەشی کورد لە سووریا و گفتوگۆ لەگەڵ دیمەشق.